دم باش تماشاوان جارتن بو برنامه خو برنامه مایک خلی بخیر بین توره میروجی کلی سر دیاردا کوهن پیشاتین گرینگه دم 48 دمجمرین بوریدا دورین جدا جدا هرما کردستان 14 کسان بسدم بویرین ترافیک بویرین هاتنوچن جان خو جدا زانه جبلی چندین کسین دن برین دربونه جبلی ضررن ین مادی جبلی هنده کو اف حساتین گش کده سیما چدبه هیچ تا رجا قربانیان پیتر به و بردام جی روزانه از بارم هر کسی گهداریا وان بویران دکه وان بویره نخواستی کل کردستان چه دبن و برجای که زور سالانه بصدان خلق لهمو تمنا لهمو تخان لکردستان دبن قربانی بویرین هاتنو چونه گلو هین و یکی بچه ود گرینن آیا اوه سبب پینگیری کرنا شوفیران برای من هاتنو چونه آن ریوبانن هرما کردستان وکو پیویسی نوکو پیویس نه نسخبیری کرین نه نچیکرین یانجیک او فلترین کو شوفر تدا درباز به جبوار گرتنا مولات شوفریه جره و براتین هاتنوچنی و کوپیسینه آن صدم ویرجا گلک زورا اتومبیلان الهرما کردستان کو به صدان هزار اتومبیل دین مز تخمین کردن هنا گلو هین وی که بچه ودگرینن بله توری امرو من لجر ناو نیشانی لا 48 کاژمیر رابردو 14 کس ل کردستان باهوی روداوکانی هاتنوچو گانیان لدزداوا بیج گلما ام احصای گشت دست سیمه لانه رجکش بتر به بیش گلو کسانه که بریندار بو نظر روزیانی مادیش بگو منظور لبره بو ام کشه بو چه گرینو بینره برس لکاتی که سالانه بصدان کس لکردستان لامو تمانه کان لامو تخوچینه کان ابنا قربانی رو داوکانی هاتو چو آیا اما بو بهوی ریوبان کان یاری کردستان یان بهوی پنه گیری شوفر برین ما کان هاتو چو یانیش او فلترانه و کو پیوستینه بشوی کی باشو زانسینیه که شوفر کان ته دربازم بو ورگرتنی مولاتی شوفری بله کم پیوندیش من لیزا سلیمانی یاره باش کردن باشتر سپاس بله که اصلا من اما کردن نبود که یکم رجکان بده هاتو چو کردن زور توانیه و دوم شوفرکان خوام پابند نبن برین مایی هاتو چو و زور بیان که هیچ مولتی کی لخوی نتومبیل یعنی کسیاقت هستن براستی نکهر او که رجعي هذا كل مبني ذا دبوك لشيء رابطة خم بينادي حادثة من كنا خمارية راسك كذا بالظلام حدث 7 مليون هاتف يعني تنان فيك ورقش كان هيج استفادة لنا مع البريرات رجع كزور زور خرابو ودون كإجازة يعني أنا منابو تمانا كيزوج منابو كان صابو كسياقتي أجاز عنده كاتينا رانكي وهذا لا تنش مالي خوم عم بيري إرارة سياريك هذا خارو منالك شانس الخالي أخري بين سياري الشيء بي أو يعني راسه منالك برينار وبلام بين سياري تطاوي لنا وبست تمر منالك كان كسياقة كان أو هوكاري أو يودوم رجوبانا كانوا اسم طبعا نبون دوي كرماي هذا شو تبيخ كان بله سپاس کاروان لاوليره ولا گلمانه کاروان هم کاتو باش او کاراسات زورانی روزانه به هوی رودای هاتو چو که خالی گان لده سدتو بچه گرین توا والله بزوري او زوري او يعني بله بزوري اللي خورني زوزي او دوانا ك دقرت او بوسر سريعي شفيها اگر تو بيت سري زاد وانا كاني سردم بارزگاه كان في كتابه شعري حولي لهور يكو اودانا چونکە زۆربەی قانونەکان و یاساک کە ئەوەی لە هەولێردا هەمووی تەبلیغ دەکرێت زێ بەجێشکرایە سەر شوێنە پەڕین ئەو شوێنانەی کە خەڵک لێ دەپەڕێتەوە هەمووی دانرایە بە شێوەیە شەڕ واتە یاسایەکی جوان هەیە کە ئەو یاسایە خەڵک خۆی تەطبیقی ناکات کە تەطبیقیشی ناکات کارەساتی لێ دەکەوێتەوە من ناگەڕێمەوە سەر حکومەت دەگەڕێمەوە سەر ئەو خەڵکانەی کە لە زۆربەی سەریعی و زۆربەی هەبوونی سیارەی ئاخر مۆدیل و پۆز لێدان و تەکەڕ لێدان لەسەر ئەو خەڵکانەی کە بەڵێ کاروان ناوخوانە بەڵێ ئەنوەر لە بریتانیا وەلە گەلمانە کاکە ئەنوەرم کاتەوە باش أنا برافقة باش إن شاء الله. قالك سباس كاي كنور كرم كان. دو سباس والله دو تكوش حال مبروكة يكني تلفون ماتا يتنش أوروبا براسي أنا كم رجعت كم شهر بتلفون أنا ورجعت دو سباس كأوار جتلوك. نمشي قال خوش حالين كاي كنور. قال وتوصل من جتة براسي أب مشكلة دوار كم نخوان بنا كتير أنا جرب مثلا كتير بريطانيا هاي زمان عربي إنجليزي زمان فارسي هذه زمان هاي بيبي كتير خيني أدوار راكن تمشي خلاتيسي
چونکە ئەو شتێ مافێ هاوڵاتی فارەسێتێدا مافێ مرۆڕێ فارەسێتێدا مافێ جادێ فارەسێ قیتارێ تەیارێ هەر شتێکی یعنی توێکی بخینی وهاكي أرزانا جاكاوي أجي برجعنا كردستان بلا تحت ومن بلا طبع جنبه أنا هات المحافظة وكان زمانه هذا سورانية هاي لهجة بادينية هاي هني أيدي هاي ضربايا هاي يعني تو بوامو أليان ودگرینی بپرسی هني خلقي بله تو وی پرسگیرێکا کو هەیە کۆڕۆژانەوە کۆ هینج گۆداری دکەن لە کوردستان خەلکێک زۆر بە قوربانی بویێرن هاتنوچونێ لەڤەر بەراوردکردنێک لەڤەر تو کاوڵاتێکی هەرێما کوردستان لە وڵاتی تو تێدا گەلو بدیتنەتە چ بێتەکردن بۆ لەڤەر ئەفرێژە بێتە کێمکردن و سیستەمێکی واسا بێتە دانا چارچوێوی سیستەمی هەمی تشتێک کۆنتڕۆلکرێ بە گیانی خەلکیشی پاراستی بە راسي يعني مفروض هاكي أفشنا خلقي كردستان من أمريكا بهالي جدا خطوات كان يعني راسي هذا جريمات يتذكر ناكي كارثة جريمات معظمها تتكلم تقدر حقي بي من أسيرها أكملتها الشرب راكوزي ذات بنيتا كسروجانا أكملتها يعني كتشارك جل دولتك هذه هم هنطلنا كسروجانا زي تمينة روجانا بينجي وشاش وحفظ وجبرين دارة وجماعة وقع وجماعة خلقي خراب ترمي وأفقارة وأقمال الدنيا خربيتا فرقرن بسبب وأطلحيت وصعدي يعني بيتا بين دار كرن فيمي شابري بيتا زازدان وخداني خشاكيز بشي كان أم جنجة بشي كثيرة بيتا شيء كرن روجانا هذا يعني هكا أقدم يعني كأثر كهرباء كردستان أمريكا داور بك بهالي فلسطين يعني دي ناقوسة خطر لدم وكي شوا إنذار من لدم قوزاتين طيارات بله كاي كنوار لازم مدير مرودي مسجد لازم وزير يعني وزير هذه من الزربة برلمان بيت الزربة هذا شيء جلك لازم كارثة يعني براسي أنا المتابعات كان على التحليل غير كان على الجزء روزانة أفكار سهم رمضان هالهوار يعني بله كاي كنوار كوني أكثر كاي كنوار بله گەلێک سپاس بزانیارێتە ببەرەمە دیارەوەکو پێویست وەختاتە و خەڵک سەر پەیوەندیە کایکەنوەر لە وڵاتی بریتانیا گەلێک سوپاس بۆ پەیوەندیەتە و سەرنجێتە ئێوار باش مەولۆت لە هەریرەوە لەگەلمانە الو ئێوارە باش بەڕێز باشتر کاکە مەولۆت بەڕێزی جانم ئەوە سەبارەت بەو ڕوانە ئەوەی ئیجازەی نەریتم خۆشنی سیارەی لێ بخوری بەڕێز بەڵێ ئەوەگەرێتەوە سە حکومەتانی هەرەموو جێگەکان برێم ئەو هەریرە تا ئێستا قانونی لێ نییە باوکی شەهلا لە کەڵەکچی لەگەلمانە ئێوارە باش باشتر باوکی شەهلا دەستۆشیە و تەوەرە خۆشە دەکەم نسبەت شوفێرەکانمە خەتای شوفێرەکانمە هیچ خەتای حکومەت لەناو ئەوە نییە کە حکومەت نالێ هەڕۆدام بکە لەناو شارعیش ئەوەی چاکرابوو ئیشارە دانەریایە هەمووی دیارە و هەمووی وا سەروبەر دەکرد بەس شوفێرەکانی کوردستان بۆ لێ خوڕین یەکجار سەریعن هەر بەیەویدی سەریع زۆر سەریع نەچن و کارەکەی هەمووی لەگەڕێتەوە بۆ شوفێر بە خۆیشی خەسار دەبیت ویتر سپاس هێمن لە شاری سلێمانی کاکێ منم کاتەوە باش ئەم کاتەوە باش بەڕێزان ئەی بە بچوونی تۆ هەموو قوربانیانە کە بەهۆی ڕووداوی هاتە چوو لە کوردستانە کەوێتەوە تو بچای گەڕیتەوە بەڵێ سپاسانەکەم بەڕاستی وەڵی ئەزاری چۆنە کێشەی ئەم شارەیەمە زۆر باسی واکرێن ئەڵێ وەڵام تەمەن سارە زۆرە لەم شارە منیش لەگەڵتانم بۆەوە تەمەن سارە زۆرە لەم شارەیە بەڵام چەند هەڵەیەک هەیە لەوانەیە کە لەم شار لە دیزایانی ئەم شارەیە کە دروست کراوە وەختی خۆی ئەم جادانە تەسک بوون یعنی ساڵی هێشتاکان هەمان ئەو جادانن کە لە ساڵی هێشتاکانە بەڵام ئێستا تەمەن پردێک دروست کراوە کە پردی ڕەوفبەگ و پردی ئەوەی جیرە دوورانەکەی سەرچنار تەمەن چەند پردێکی تر ئەبیا دروست کرانە پێش دو سێ ساڵی تر ئەوە تەوان دروست نەکران بڵێ ئەو بەرزە پردانە هین باشترین چارەسەر ئەوەیە کە چەند پردێکی تر دروست بکرێ بڵێ لەبەردەمی پاڵاس و فیلکەی یەکگرتون و سەرفیلکەیەکی ترا کە ئێستا لە ناو شارە ئەگەر ئەوانە دروست بکرێ بڕوا ناکەم قەرە باڵغی بمێنێ من سپاسانەکەم بەڵێ کاکێ من ئێمە شیوادارین بەرەبەرانی هاتوچی لە سلێمانی جێ لە سەرنجەکانی تو بێ بۆ کوتواڵی بوو چارەسەرکردنی ئەو قەرە باڵغەیەکە لە ناو شار هەیە هی ئۆتۆمبیل سۆران هەر لە شاری سلێمانی ئێوارە باش بەڕێزم باشتر کاک سۆران
دەخۆشی بەرنامە جوانەگەر لێکم گەلێک سپاس ئەگە دەنگی تەلەڤیزیۆنێکە توزای کەسکە بێ باشە خزمەتی جەناب بکەین بە سەر چاو سپاس دەستخۆشی بەرنامە جوانەگەر لێکم زۆر سپاس فەرموو والله بەنسبەت بەسە تەوەری قسەکەم ینی بەڵێن دوورە لە تەوەرەی بڵێنیەوە بەس بەنسبەت دەمەوێت ئەگەر بە کورتی ئەگەر بە کورتی فەرموو بەڵێ والله لەسەر ئەم شقانەی قالاوە ینی نازانم بەڕاستی عەرزانداوە بۆ خەڵکە و نان بەدەمەوە خەڵکەوە تا بۆ شابووە ناگەیت نازانم ئەوەتە لێ مەبستانەدا تا بۆ مابۆکە زۆر باشتر لە حاڵە یعنی بە عەرزەکان ڕقەمی عەرزەکان داوە پێ بۆ تا بۆگرنەکەشی ئەعلانێکەکەن نەیجێکەن ئەڵەن ئەنجومەنی ئەبێ ئەنجومەنی شقەی خۆتان بچێ بەدەمیەوە ئەنجومەنی نازان ناچێ بەدەمەنجەوتم بەداچونەیەکمان بۆکە زۆر مەونی جەنابتانی بەڵێ سەرنجەکەت گەیشت کاک سۆڕان فکری لە هەولێرەوە لە گەلمانە ئەو کاتە باش هەموو دەمێنتە باشتر کاک فکری کەرەمکە بەڕێز من ببینم یعنی ئەو ڕووداوانەدان زۆربەی گەزەی لەبەر چیە هەولێر و ناو سلێمانیا کامێستان تەماشای سلێمانی کەس ناگەڕێن لە ناو سلێمان هەموو وەرگەڕان ناو لەحماکان هەموو لە سوودزادەیە هەتا ئێستا مرۆ ناتوانین ئیجازە لە کەس وەرگری لەسەر جادەی ڕێیسی کاک فکری ئەوەی تو بینی لەسەر شاشە ئەوە گەلی زایتە لە دۆکێک کە ئەو ڕێگا لە ژێر چاکردندا دەمێکی زۆرە ڕێگا چاک نەکراوە ڕێگە ڕێیسی بۆ منتەقی ئامێدی سەرسنگ با و منتەقی لەم ڕێگەی ناو زایتاڕوە ئەم گەلە بەش پێشتاندە خۆی کێشە بۆ بە ماڵێکە پێت وایە لە سەغبێریکردن و لە چاکردنی ڕێگابانەکان وەکو پێویست نییە ئەن پەلە لێ ناکرێت بۆیە زۆر ئەم ڕێگەبانە چارەسەر لە بەگە قەرەباڵغێکی زۆر لەسەرە بە تایبەتی ڕێگە ڕێیسەکان بەێ هەروایە بێگومان هەروە بەس بۆ نمونە ئێستا ئەمە لە دەرەوەی هەولێرین تاسە کراوە تاسەعنی بەغەڵەتی کراوە لەسەر دەستی کابرا هەیە ئەوەی ڕۆژێلەکەم بەغەڵەتی هیچ ئەوەی نیشان تاسەی دانە کابرا لە تاسەیدا چۆنە زری مندارەکەشی جوانی لەدەستدا و بەخۆشی برینگاز بەڵێ لە گوندی پیازە بۆ نمونە بەڵێ قارەمان زۆر سپاس کاکی فکری لە هەولێرەوە قارەمانمان لەگەلە لە چەمچەماڵ ئەم کاتە باش هەموو کاتێکت کاکی قارەمان لە دوێنێەوە لەو منتەقیەوە ڕۆدا بەرەو بەهۆی و ڕۆداوی هاتو چ چەندین کەس گیانیان لە دەست داوە تو ئەمە بچای گەڕینتەوە ئایا ڕێگەکانتان باش نییە ئەن بەهۆی لێخۆڕینی سەریعی شوفێرەکانە تو ئەمە بچای گەڕینتەوە کولەوێ بەڵێ بەڕێزم خۆی هێنانی ئەو هەموو سارێ لەلایەن حکومەتەوە بێپەرنامەی حکومەت ئەمە وای کردووە کە سارێکی لەسەر جادەکان و قەرباڵغێکی زۆر دروستە وەکو خۆمان ئاگادارین لە تەلەڤیزیۆن چەند جار نووسراوە کۆمپانیەکان لە فڵاو چەند کێشاوەتە بۆی هەڵەی تەکنیکیەوە ئایا مامۆ سایرە هات کوردستانەوە هیچی هەڵەی تەکنیکی نەبوو بەڕاستی من پێم وایە بێ بەرنامەی حکومەتە لە هێنانی ئەو ئۆتۆمبیلە بۆ کوردستان و زۆربەیشان تێدایە بەڵێ بەڵێ بینەرە بەرزەکان ئەوەی ئێستا ئێوە بینین لە چەند ڕۆژی ڕابردووە کە بەفر باری بۆ لە هەرێمی کوردستان شەپۆلێکی بەفر هەرێمی کوردستان گرتووە بێگومان شاری سلێمانیش گرتووە ئەوە شاخی ئازمەرە کە چەند شوفێرێک لەسەر شاخی ئازمەرە کۆیەوە بینین مسابقەکەن لەسەر ئەو شاخەیە بۆ زەوقی خۆیان بۆ بردننی کاتێکی خۆش وەکو هیوایەتێکی خۆیان لەسەر ئەم شاخەکە بێگومان شاخی ئازمەر هەر کەسێ بینی بێ شاخێکی زۆر بەرزە خوانە خوازار کەسێ لەو شاخەوە بکەوێتە خوارەوە ئەوە بێگومە مەسیرەکەی لەوانەیە مەجۆر بێ ئەمانە لەسەر ئەم شاخەیە پێشبەرگەیەکە وەکو خۆتان نەبینن بەفرە و ڕێگەکان تەڕە ئەگەر ئەستوپەکەیان نەماچیەکە نەواچیەکە نەکو ئێوە بینن ئەمە ئەو پێشبەرکەیە و هەڵسەنگاندنی ئێوە بۆ ئەمە چییە بەڵێ نعمەت لە شێڵا دزێ دەگەلمەیە چاردەمێوە باش باشتر کاک نعمەت دەستخۆشە بەرنامەوە ئەم ڕاستی بەرنامە دیگەلێکی ژانە دەستخۆش بووە گەلێک سوپاس کاک نعمەت کەرەمکە براستی جێ داخەیە ڕۆژانە مرۆڤ بینیتن کەناڵێتە ڕاگەیاندنی ژمارەیەک جار زۆر خەلکێکی دەکوشتن بە سەدەمێت ریدانێت هاتن و چوونێ ڕاستی زۆر پێ ناخۆشەوە مرۆڤ نەشیتن بێژیتن کو نەبووە پلانە حکومەتێژی و هەم خەلکی مەژی ڕاستی دەبینی چش یاسایەت هاتن و چوونێ نزانن ئەما بەس یا دەخۆی گرنگەوە سەیارێت دەنەشولی پاژتنەکە سەیارێدا بکەن دەبینی و پلانە حکومەتێژی نینە بۆ هاتن و چوونێ هیچ پلانێک یعنی یا هەی بەسنەت ئاستێکی وەسەدا دەبینی ڕێکێک هاتن و چوونێ یا سەرەکیان مابەینە بۆژێرەکی بۆیکەدی هەمی جۆرە سەیارەت وێرەکی راتین و چەند سەیارە مەزن بیتن یا تجاری بیتن یا بچیک بیت یا عسکەری بیتن ڕێکێک تایبەت نین بۆ سەیارەت خصوصی و سەیارەت عمومی دیت تجاری
بله بتایبەت لە دەڤەرەوە کەکی نعمەتە وەختی تۆ چی بۆ ئامێدگێ بۆ ئەو گەلیە سەرگەلی و حتا سەری ئەو هەموو لوفن و هیچ ئیشارەتێکی مرۆڤ وەختی مرۆڤ هات و چوونە ڤێرەکەت کە هیچ ئیشارەتێکی مرۆڤ نینەکۆ کەسێکی بیانی بێ شارازانە بە بزانە ئایا ئەڤە لوفە ژوردانیەژی هەلیەکیە دیتناتە چی بێتەکردن بۆی کە وەختی شوفێر هەردیر بە ببینی کە ئەفرەگەی ژت بن مەترسیەدا چونکە ئەف بویارە پڕانیان لەوان دەڤەرن شاخاوی چێ دەبن براستی هریکا ما بین شلازه حتی آمیدی بود بیشم حتی دوی کشی ریگه که جلا که زحمت ریگه که شفاویه و جاده جنان به برفرک و شوفه فتره سرهاتون چنا خوبی کردن ببینی اشارت جلت من طایبت ریک همی لوفته و ببینی روزانه یعنی بارد سیارت ترلت مازنی تیم بو شلازه چنویره تیم بو سیریه داره که حتی آمیدیه اشارت که من او یوش خالا شنگا گرنگ تریش اوه کو جاده نهند برفره هند نبونا شرط ترافیکی سروا جاده گلایت یمن بله که نعمت حکمت پلانا که باشتر هایبیتن بوریکن ما بین باجیره که باجیره که یعنی تجاری هاتونو شنا 24 ساعتی که داخل کردن آله لشاری سلیمانیەوە ئالێ خانم کاتەوە باش بەنسبە تۆرەکەتانەوە بەڕاستی بۆ تۆری ئەمڕۆتان زۆربوونی ڕێژەی ڕووداوی هاتوچۆ لە هەرێمی کوردستانە ڕۆژ بە ڕۆژ زیعەکە ئەمەش هۆکارێکی بۆ ئەوە ئەگەڕێنمەوە کە نەشارەزابوونی شۆفێر تا ڕادەیەک و دووەم هۆکاریش ئەوەیە کە ڕێگەوبانەکانی ئێمە تا ڕادەیەک هیچ باش نییە و جاری واش هەیە ڕێگاوبانەکانمان شوێنەکەی ئەوە نییە کە ئەم هەموو ڕێژە زۆرە ئۆتۆمبیلی پیا بڕوات دوای ئەوەش هیوا هەیە کاتەمەنی 18 ساڵە ئیجازی سایقیەتێ بەڕاستی من پێم باشە ئەو ڕێژەیە زۆر کەمە تەمەنی 18 ساڵی هیچ نییە بۆ ئەوەی کە کەسێک ئیجازی سایقی پێ بدرێت لە تەمەنی 25 ساڵیا زۆر باشە چونکە کەسانی وا هەیە تەمەنی 18 ساڵە بەهۆرکە ڕاستوچەپی خۆی لە یەکتری جیا ناکاتەوە نەک ئەوەی کە تۆ ئۆتۆمبیلێکی بێتێ ڕۆژانە وەکو ئەبینی تووشی ڕووداوی هاتوچۆ ئەبێت کە ئەمەش کارەساتێکی زۆر گەورەی جاری وایە قوربانیشی لێ ئەکەوێتەوە زۆر سپاس بەڵێ بینەرە بەڕێزەکان بێگومان لە کوردستانە ڕووداوەکانی هاتوچۆ وەکو ئەبینن ڕۆژانە ئەم ڕووداوانە هەیە گەلێک باس لەوای کردین کە وەرگرتنی وڵاتی شوفێری گەلێکی بە ئاسان وەردەگرێت کە کەسێک تۆزێک هەوڵ بۆ بدا لە هەفتەیەکە ئیجازەکەیەکێتە گیرفانی بێژەوە چەندین فلتەری ئەساسیە دەرباز بێ بۆی بەجددی لە ڕێنمایەکانی هاتنوچ تێبگای گەلێک جا شوفێر گلەی لەواکە کە کامیرەی نەسبدانێت لە سەرجادەکانە کە ئەمە بارگرانەیەکی لەسەر خۆی دروستەکە ئەم کامیرانە بچدانێ بۆی کە سەیتەرە لەسەر ئەو دیاردەی لە خۆڕینی ئۆتۆمبیل بکێ بێژگە لەوە شتایسە لە نێوان شارەکانی هەرێمی کوردستانە ڕێگاکانی دەرەوەکو پێویست نییە و تا ئێستا مەجاریش هەیە لە ڕووی جوگرافیەوە تەن سکەی قیتار تیا دروستکەی شەماندەفەر بەڵام تا ئێستا شەوە نییە بەهەرحاڵ ئەم هەموو ڕووداوایی هاتوچۆ لە کوردستانە پێیا بێ سەرۆکاتی هەرێمی شاڵۆسێکی جددی کرد لەسەر ئەوەی کە پێویستە ئەم دیاردەیە چارەسەر بکرێت کە ئەو هەموو خەڵکیا بێتە قوربانی هەروە وەزیری ناوخۆشی بانگشتی پەرلەمانی کوردستان کراوە بۆ یەکە میکانیزم ئالتەرناتیڤێکی باش دابنرێ بۆی ڕێگیری بکات لەسەر ئەوەی کە ئەم هەموو قوربانیە لە خەڵکی کوردستان لە هەموو تاخوچینەکان لێیەکەوێتەوە توزێکی سنووردار بکرێت. بەڵێ ڕەمەزان دەگەلمەیە بەڵێ کاکەگیان کاکی ڕەمەزان لە بەردەڕاشەوە بەڵاوەیەکە من جارە پشتدار دەکەم لەگەل ئێنارتیوە ڕێزەسەلام بۆ قەناتەکەتان هەیە بۆ هەموو خەڵکێکی کاوانی پەیوەندی بە زۆر سپاس کاک ڕەمەزان زۆر خۆشحاڵین فەرموو باوارەکە ئەمڕۆ لەسەر لێخوڕینی سیارەیە من زۆر سپاسان دەکەم بۆ پشکداریەکە ئەو خەڵکێکی کە پشکداری دەکەن بۆ لە ئێنارتیوە کاکەگیان بەڵێ فەرموو بەڕاستی خەڵکەکە زۆر گلەیی لە حکوومەت دەکەن بەڵام ئێمە ئەوە جابا گلەیی لە خۆمان بکەین اینجا ئێمە گلەیی لە حکوومەتەکەی هەرێمی کوردستان بکەین ئێمە لێخوڕینەکەمان خەتای خۆمانە کاکەگیان ئێمە بە سەریعی لێ دەخوڕین و ئێمە ئاگامان لەوە نییە کە سارێک لە پێشمان دێت دەبێت ئێمە فکرێکی بۆ ئەو شارعە بکەین بۆ خەڵکێکی بکەین بۆ مردنی خۆمان بکەین اینجا ئێمە فکری بەن لە دعمەکەی خۆمان بکەین کاکەگیان بەڵێ سپاس بەڵێ ئێمە کەواتە من لەسەر ڕێک منتەقەی دەبەری بەردەڕەشین کەواتە ئێستا ڕێگەی دواتە دەکرێت لە بەردەڕەش ئەوەی
تقريبا أو ورزي خاويني حتى كويسة أو شارعة حتى كويسة استقلتين نيوي نكردوها أو مقاولة. ئەو شارعی لە بینی کەڵکچی بوو بەردەڕاشێکە لەوێش شارایەکی تەسکە و غەرەباڵغێکی زۆر لەسەر بێگومان لەوێش گەلێ جار ڕووداوی هاتو چوون تیا دروست بە ئێستا ئەو ڕێگە وازی ئەو ڕێگەیە چوونە؟ والله أو رجعت أكو يسرقك ونيا زور تسكا ورجعك حتى أكو يعني كامل نبوا يعني وابزانم كيلومتر كوني وابزانم حتى أكو يستي كلام كدوا حتى أكو يستا يعني هيش فمخورج نيا أو نيا لما تطي بردرج بفرشتين كأو شارع شاي بكريتين حتى أكو يعني يعني بتشاي خوتاني جديد إنه بتشاي خوتاني ورد سيري بكن كأو رجعت تسكا على أساس حتى أكو عطا خلقك بري أي بارانة بيتن قليل خويا يعني عن صلاحة خويا بتشينين أو شارعات شابك ريتين. بالله كاك رمضان. حتى كودش تكن بود بري منطقي لا قصروف بتشيتين حتى كويسة بلدية وين لشري سستة وحتى كويسة كاملين كردوا. بالله دشتي لهوليرة وكاك دشتي أم كاتو باش. زۆر سپاس کای دەشتی پێت وایە ئەو هەموو ڕووداوی هاتوچە هەمووی لەسەر ئەوەیە کەم خەڵکە هەمووی سیارە لە خۆڕێ بەسەر هەمووی پابندی ڕێنمایەکان نەبێ سیارە هەموویان شکاوێ لە کاتێکێکە لە کوردستان سیارەی ئەخیر مودێلە سیارەی کون زۆر بەکەمەیە یان سەبەبەکی تریشەیە کە ئەویش خراپی ڕێگا هات ڕێگابانەکانە؟ دبینی هر گنجی و مبلغ اکثری بکویت یا بینی من نمای را برمیدار اکثری بدلی باوچه کری و کمال اکثر منظامی آسایشی را جایان لگرد اما کمال عادت نخوش دیگه برسامانی و روزانه دیگه دیگه و کاتی تیر منتر ما راست رگابان کن ناتوانی بلند همون جسد است رگابانی زور باش تمامی هکاره ببینید الان دیدار وزارت نقل برادران نقشه کمال کردن مایان دانا و کمال کامیرو لشکر مکان دادن و آخر شنبیری جزئی. بله باوکی ئارۆ لە شاری سلێمانی لەگەڵمانە. بەڵێ ئەم کاتە باش بەڕێز هەموو کاتێکت باوکی ئارۆ فەرموو کاکی بەڕێز وەڵام ئەم پەیامێک عیلاقی بە بەرنامەکەتانوێ بێ زەحمەت. بەڵێ فەرموو لە خزمەتدان. ئێمە پۆلیسی ئێمە من خۆم پۆلیسێکی هاتوچۆی خانەنشین کراوم جا ئەزمونمان هەیە لەم زیحام و قەرەباڵغی ناو شارە. بەڵێ ئەجا ئێمە وەک پۆلیسی خانەنشین کراو ئەزمونمان هەیە و دەورەشمان بینیوە خۆمان خانەنشین کردووە مەعاشەکەشمان زۆر کەمە. اینجا لێرەوە پەیامم هەیە بۆ وەزیری ناوخۆی بەڕێز کە مشورێکمان بۆ بکایە بمانیژێڕێتەوە مان کاتۆ سەر کارەکەی خۆمان و زیحامی ناو شارەکە چاکەین بۆی زێتر خزمەتی وڵات و نیشتیمانی خۆمان. بەڵێ کاک باوکی ئارۆ وەکو تاڵێوە پۆلیسی هاتنەوە چۆنن بێجگە لە ئیزدیحامی ناو شار ئەی ئەو هەموو ڕووداوی هاتوچۆ لە دەرەوەی شار کەڕوادات و بچای گەڕینتەوە؟ وەڵی بەڕێزم ئەکسەرەتی شکورستە خەڵک وەزی باشە ئێستا لەو گەڕەکەی خۆمانە جاران یەک سیارە بوو ئێستا 45 سیارە هەیە ئێستا خەڵک وەزی باشە پێویستەکە جادەکان زێتر بکرێ پۆلیسی هاتوشۆی بە کارامە هەڵبژێرە بۆ سەر جادەکان ئێستا ئێمە ئەزمونمانێ من خۆم 15 مەشقم بینیوە من مەعاشەکەم 300,000 بۆ کاتە بەشی ناکردم 4 مناڵمە بوو لە تاوا چوم خۆم تەقاوت کرد و ئێستا 200,000 مێنێ بەڵێ باوکی ئارۆ بمانگەڕێتەوە سەر کارەکانی خۆ. بەڵێ ئێمەش هیوادارین باوکی ئارۆکە پۆلیسێکی متەقاعدی هاتوچۆکە تۆڵێکی ئەزمونێکی باشان هەیە وەزیری ناوخۆ جێ لێ سەرنجەکانی تو بێوەکو پێویستیش بێگومان دەبێ ئیستیفادە لە و خیبراتەنەوە وەربگرێ بۆی ئەم کێشانە بە شێوەیەکی گشتی چارەسەر بکرێ. جوتکار لە شێلا دزێ دیگەلمەیە. دەمێتە بۆش باشتر کاکی جوتکار. دەفروشێ بەرنامەکەت کە ڕاستی بەرنامەکە زۆر ڕەنگینە. گەلێک سوپاس. سەگۆرەت تەوەری هەوەیە ئەڤرۆ ڕاستی دەڤەرەما و شێلۆ دزێ ئەمەش ترەفلۆیت مڕۆری بگەش هات تشتێکی بگە یا بێ بەهرە. کاک جوتکار بەداخەوە کای جوتکاری بیدارین دووبارە پەیوەندی بکەێت و سەرنجەخوا تمام بکات بەهار لە هەولێرەوە. ئەو کاتتان باش هەموو کاتێکت. بە تێگەشتی من لەسەر ئەوتەوەری قسەی بکەین مشکلەکە مشکلەی بەس ئیجازەی سیاقەیە کە زۆر بە ئاسانی دەدێتە ئەو خەڵکەی قوانینی هاتوچۆ قوانینێکی زۆر نامەزبوطە لە ئەو وڵاتەی
بۆ نمونە مثلا لە کۆڵانەکان کە دەڕۆی سایق نازانێت لە چه سرعتە چی دەبێ بڕۆی لە زاددەی سرعتەکان دیار نییە لە ئەوروپای مثلا لە کۆڵان دەڕۆی دەبی دەستەڕاست پێشی دەستی چە بکەوێ لێرە ئەو قوانینە نییە لە دادەی هەروەها سوورانەوە جێی دیار نییە ینی ئەو مەشاکلانە بۆتە هۆی ئەوەی کە سایقیش هەتا زیاد بووە ڕاستە با لە 18 ساڵی ئیجازەی سیاقە بدرێتە بە گەنجان بە کچان بە کوڕان بەس حدود ینی ئەوەی نظامی هاتوچۆ فێریان بکرێت کە ئیجازەی سیاقیان دەدرێتێ هەموو نیشانەکانی سیاقا فێریان بکرێت ئەو نیشانە معنای ئەوەی هەتا ئێستا سایقمان هەیە نازانی نیشانەکانی سیاقی چنە نازانی سرعت لە شوێ سرعت چۆن داژوی لە چۆن ناژوی لە خطوتی دەرێ نازانی چۆن داژوی ئەو یەکێک لە سەبەبەکانە سەبەبکەی دیکە ئەوەیە جادۆبانەکانمان هیچی تەواو نییە مشاکلی جادۆبانمان هەیە هەتا ئێستاکە مشکلەی سێمیش ئەوەیە کە بەڕاستی احترامی مثلا بینی سایقی ژن و پیاو نییە ئەگەر پیاوە بزانێ ژن سیاقی دەکا دەشتێنێتە سەری مثلا پێشی دەکەوێتەوە ژنەکەس طبعا ئەویش پێشی دەکەوێتەوە ئەو مەشاکلانە هەیە کە بۆتە هۆی ئەو ڕووداوانەی ئێستا زۆر سپاسان زۆر سپاس کەواتە ئەو کۆتواری بارخانە و کاتش ئەبێ بە پێشبەرکە لە بینی شوفێری ژن و پیاو و بێگومانیش ئەو ڕووداوانە لێ کەوێتەوە شیماڵ لە هەولێرەوە لەگەڵمانە کاک شیماڵ باشی بەڕێز گەلێک سوپاس فەرموو دەستخۆشی بەڕامەکە لێ دەکەم گەلێک سوپاس بەنسبەت دەفەتی بادینیان بەڵێ ئەو زادێ بشریان و دەچیلۆ بەردەڕەشیلۆ ئەوەی بەڵێ والله خدا دەزانی یعنی چ خۆشیمانیە لە ئەو زادەی بەڵێ ئەو هیوادارم ینی ئەوەکمانۆ بگەن لە هێنالتیەوە مەشیوادارین ئەوە شوێنەی تۆتیت بتهدید کاک شیماڵ وەکو پێویست سەغبێری بکرێتەوە دڵدار لە بەردەڕەش دیگەلمەیە کاک دڵدار الو من قیبادینان لە بەردەڕەشی فەرمۆ خۆشحاڵین مشکل خۆشحالم بکەم زارە پەیوەندیوە دەکەم فەرمۆ بۆ مەسەلەی زادەی بشریان و زیاتر دەدارێت و بەڕاستی یعنی ڕێگاکەی زیاد نەخۆش کردووە تقریبا ئێستا وەرەتەوەسانی 3000 تاسەی تێدا سارەی 2011 بۆ کە بەخوای بەمانگەشی ڕۆت و ڤۆلکی لە بنامێتن كتاب الكتاب له قائم مقامي له من الناحية له هم يعني نرجع أبدا رجع كهنا ما أنا ما أو زي وداري لكن أنا كتانوا هذا شيء بكن بله کاک دلدار سرنجی تو گشت سپاس بندکت دایم نابره جاری که دیگه سلام بابت پیکه ببین دوباره سلامتان ببرزان روزین راهل رحیم لسرتوری کمالاتی پیجین آرتیاله برای من هکارکی اگریتوا بو پیدانی مولتی شوفری بشویی که آسان به هولاتیان هر وقت نیوتونبیلی بلشاو به کردستان او بروا حسیبی شاله توانا که لستوی شوفره چونکه پابندی یاسای هاتو چونابه لانجا فایق شاله براستی کاراسات دوال لاینی برپرس اگین چاره سریعی بو بدوزی توا نیچیروان لباجار دوی که دیگه میکاک نیچیروان دم باش دم باش برای سپانی از گلک باشم تو چوانی گلک سپاس هجایی بله جانترینو بادرن صلاح نیچیروان جدو قدرسن یارسه هر کسی که تماشای این آرتید کتن گلک سپاس خوشحالین کرم که گلک سپاس براسی برنامه که سرکش که بس اوه بوما چند روشه مزیان برنامه که بجداری بکم لی مقابل نشیان پیوندی بدست خوبه بینیم بله هم خوشحالین کرم که بله بله برنامه هر سر مستوى هجا ممارشید بون بله بله براستی ممارش شوان کسایی خودان فاقش لمقابل نکتیا زنان وارزگاه دوی که فرصة ممارش کری هرکی که سیاسی لمقابل سیاست که این که ممارش دیگه که جوار افتارا بیره بس از دیویژن ریوان کسی همی که ویراش او کسی دجی کما مساینا که ممارش ولی کاینه چیروام دید ناتا تکل کرنا بله تکل کرنا مزگفته به صراعات سیاسی و صدم چه به کارفدانین چه به گلو بيكون قالوا ثاني سياسات برسنتيجي تبع
اجي هر حكومات اوقاف تايبت اوقاف هريمه كردستان وبرلمان هريمه كردستان فوكودان تقدرن اگر حكومات ما نعم الله راح تخو حكومات خو هنيو بدن خلقي ما فخوش هني بدن بس مقابلين ذا صد جردي مقابلين ذا حكومات ما اوقاف وصارنا داخل كذا كم خلقي ما رابطه سياسه ما راح تشتغل نقول بس هذا شهر صلاة الخطبة تريده همي خطبة بزاريتين بالرأسي بس مقابل أوقاف ما بس مقابل أكثر كي بله كاين شيء بيجينا وسجان باق بدن أكيد برسل مجهك يا إني بدأ تسلو بيجيزان براش تكيف طاقش تروردك أو فاقش ما وراش دي جمهوري ما وراش يتوب عمره بيجي طاقش تروردك أو فاقش بله كاين شيء سرنجة تجيش يوم إلى تشقلت في نسمين برا كاين شيء سرنجاتا گەیش هەرچەندە تاوەرێمە ئیرۆ لە سەران دەژینە بە سەرچاوی سەرنجاتا گەیش گەلی سوپاس بەلێ تەماشەوانە نژا بەرپرسێ هۆ بەڕاگەانە لە ڕێبەبارەتیات و چوونە پارێزگا دووکە ڕادگەینە کۆ دەدەمێ 4 ڕۆژێن بوریدا بەسە دەمێ 34 بویەران لە سەرانسەری پارێزگاها دوهۆکێ 17 کەس بوونە قوربانی و بێگومان بۆ 4 ڕۆژە 17 کەس لە سنوورێ پارێزگا ببنە قوربانی ئەڤە ڕێژێکە هەری زۆرە تەماشەوانە نژا باوکی ژیر لە شاری سلێمانی ئەم کاتەوە باش کاکێکیان هەموو کاتێکت کاکێکیان ئەم قضیە بەڕێی من دوو لایەنەیە لایەنێکیان جادەوانەکان ڕێک و پێک نییە بەس لایەنی دوو هەمیش داقیش بەپێ پێویست نازانێ مەسئولیت هەڵناگرێت نازانێ حەجمی ئەو خەتەرە چییە کە بەو سورعەتە لێخورێ و بە چەند ڕاوەستێتەوە تەسەورێکی وازانێ پلەیستێشنی بەدەستەوێت کە دوگمەیەکە لەسەر خەو بیسەڕاکە دەستی پێیان ناوەستێتەوە وەختێک ئاوڕاتەوە سێرێکە حادیسەیەکی ناوەتەوە ئەو سەری دنیای هانیوەتەوەیە ئەوە بهمترین شتە ئێمە نازانین خەتەر چییە تاتینەکەی نازانین حەزمی خەتەرەکەمان چەنە و چەند نییە لەبەرەوە بە ئارەزی خۆمان شتەکاکەین دوایەوە کە کەوتینە خەتەرگەڵێن وەڵان نەمازان دوایەوە غەرامانێ پارەیە بێ بەری دڵ بگرێ کابرای سایق عاقڵ بێ بۆ جاری دووەم نەتوانێت بە هیچ جۆرێ بیکاتەوە مەسەن بە سەریعی لێخڕێ بڕی 400-500 لێ وەرگرێ حتا ماوە لە بیری ناچێتەوە بەڵام کە سارێکی بە مخالفە ڕاگرت و 15,000 بۆ نووسی ئەڵێ جا 15,000 جێجارێکی ترێمە بەس ئەگەر پارەی غەرامە بە شێوەیەکی معقول بێ کە کابرا بۆ ماوەی 10 ساڵ داخەکەی لە دڵ دەرنەچێ قەناعەت کە جارێکی تر بە حەیاتی ناتوانێت غەرامە بکاتەوە خۆ من ناڵێم وەڵات جادەکانمان ئاخر مواسەفاتەوەڵەتیش لەو لایەنەوەیە بەس لایەنە سەریکەکە خۆمانی خەتەر چیە داتینەکەی نازانین خەتەر چیە بەڵێ باوکی شێرەمەیەکی کە لە پێشنیارەکانت کە بە باش ئەزانی هیوادارین شوێنە پەیوەنددارەکانی جێلە و پێشنیارەت بێ بەڵێ سوپاس بیلال هەر لە شاری سلێمانیەوە ئەم کاتەوە باش کاکاریە هەموو کاتێکت کاکە بیلال فەرموو دەست خۆش بۆ تەوەرەکە و زۆر سپاس وەڵا بەنسبەت داواکانی هاتوچۆوە بەڕاستی چەند هۆکارێکی هەیە کە وای کردووە ڕوودای هاتوچۆ زۆر بێت یەک لەم هۆکارانە ئەوانان کاکار یعنی تابلۆکانی ڕێنمایی هاتوچۆ زۆر کەمە بۆ نمونە تۆ ئێستا لە دەربەنەوە بچۆ بۆ کەلار یەک علاماتی لێ کە لێرۆ ئەڕۆیت کەی تەوانە یەک علاماتیکا بینی ئەنووسێ ساڵ جا هەموو خۆشتر چییە کامێرەیشان داناوە دانیشتون ئەوەی دەستا بەو لاوە بڕوە 100 ڕێکەرامەی 8,000 بۆ کرد ئێکاکە تۆ جارێ وەرە جادەکانی چاکە جارێ وەرە تۆ ئەو هەموو سارەیە کە هێتە کوردستانەوە بەعام بزمان حاڵی خوانەوە لە دایرەکانە هەموو ڕۆژە 300 بۆ 350 ڕقەمەکەم بۆ سارێتە ناو شارەوە بەرە سای سێمان ئاخۆ بێ لە هەولێر چەند بێ ئاخۆ بێ لە دووەک چەند ڕقەم سیار داخڵ بێت یعنی من عازباتیم کاکار لە شارێکی سلێمانی کوردستان بە گشتیە تا ئێستا پرۆژە قانونێک نییە لە پەرلەماندا چوو بێت کە ئەبێ سیارە بوەستێن لێت نێ چونکە بەڕاستی بە کارەساتە دەخۆ بلا خۆ ئەنفالەکە و هەڵەبجەش کەشیمای پیاکرا بەسەراکرا بەقەدەر ئەم حوڵدانی هاتچۆ خەڵکی لێ نەکوژە معقولە لە 24 کاتژمێرە خۆ فەرمی 24 کاتژمێرە 4 دەکەس بمنە قوربانی یعنی ئەبێت وەزیری ناوخۆ ئەبێت پرۆژەیەک دابنێ بەڕاستیمە کارەساتە هەموو ڕۆژ هەموو سیارە بە لێشەوە کرێ بە کوردستان و ئاوا خەڵک بەڵێ کاک بیلال بەڵێ سوپاس بۆ هەموو سەرنجەکانت محمود لە کەڵک چی دەگەلمەیە کاک محمود دەم باش هەموو کاتێکت فەرموو والله برا أمسك سلمى يا زحمة بله لكن خبرت با عاطفان بله بقدر رجال كالتشي بوبر برش هالليل هيش خوشي لا بس خارج ولا لكاتك رجال شاكرة وأي بو يستاهل رواية لا مش أنا كراكا من كراكا سايدك
وهتا پیش بکنه که لشخان دایل اتانه کرده یک سایده اون ذاتی اون شرکتی که بز بخلا خاجده کن هیچی که دیگه یعنی که اشتبارت به پیش نزان بله اینه که پیش مردی ناو سفر لغت کن مسئول هتا ایستو ایسال بگرده بله در کردستان متوقع ایسال بله کاک محمد کلکچی سپاس پەیوەندەکەت ڕزگار لە قەڵا دیگەلمەیە ئێوارە باش بەڕێز باشتر کاکە ڕزگار بەرەز دەستخۆشیتەوە لە جوانەکەت لێ دەکەم بەڕاستی شتێکی زۆر دواتان هەڵبژاردوو بووم ئێوارەیە زۆر سپاس ڕاستەکەی لەسەر بابەتەکەتان من بە دوولانەی دەبینم کێشەکە هەم حکوومەت و هەم هاوڵاتی بەڵام گە ڕێژەیەکی سەدی بدەینێ دەتوانین بڵین لەستا 75 حکوومەتە 25 زمێنێتەوە بۆ هاوڵاتی لەبەرەوەی حکوومەت خاوەندە سەڵاتە دەتوانێت بە غەرامەکردن بە یاسا ڕێنمایی هاتوچۆ بدات بە هاوڵات و بتوانێت کارێکی وا بکە کە هاوڵاتی ئیجبار بکات پابەند بێ بۆ ڕێنمانەوە و من بەڕێز نمونێکی زۆر جوان کە لەو ماوەیدا تقریبان 2 هەفتەیەک دەبێت سیستەمی چاودێری لە ڕێگای نێوان قەڵازی و ڕانێدانراوە کامێرە دادەنرێت دەبینین شوفێرەکان زۆر پابەندن بە هێواش لێخوڕینی ئۆتۆمبیلەکانیانەوە کە وە سوودێکی زۆر زۆر باشی هەیە بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ لەبەرەوەی کە تۆ هەسای بە سزادانی شوفێر مەبلەغێک لە پارەت لێ وەرگرت یعنی غەرامەت کرد مجبور دەبێت کە پابەند بێ بە جێبەجێکردنی ڕێنماکانی هاتوچۆوە لە کوردستان مادەوای لێ هاتووە یعنی بەداخەوە هاوڵاتیانی کوردستان مادان خۆشتر دەوێت لە گیانی خۆشیان دەبینی کە کاتێک غەرامە دەکرێت شوفێر زۆر پابەند دەبێت بە ڕێنمایی هاتوچۆوە ئۆتۆمبیلەکەی زۆر بە هێواشی لێ دەخورێت بەڵام کە لێ پرسینەوە نییە دەبینی کە شوفێرەکان پابەند نابن بە ڕێنماکانێتەوە برایەکیش لە سلێمانی پەیوەندی لەگەڵکردن زۆر جوان باسی کرد سزای دەدەی شوفێرێک سزاکی وای بدە کە جارێکە نەوێڕێ هەڵەکە دووبارە بکاتەوە بەڕاستی منەوە بە چارەسەر دەزانم وە شتێک کەشت زۆر هاتنی سارە بۆ کوردستان بەداخەوە کە دەبینین پێشانگاکانی ئۆتۆمبیل فرۆشتن لە کوردستان بەقەت دوکانی میوە فرۆشتنی لێ هاتووە یعنی بەڕاستی معقول نییە هەم سارکە داخل کوردستان بەڵێ کاک ڕزگار سپاس بۆ پەیوەندێکت وەستە خەلیل لە ئەڵای بەڵێ وەستەنگیان فەرموو هەموو کاتێکت وەڵی من دوسێ تێبینیم هەیە لەسەر ئەم بیر و بۆ چوونە جوانەی کە ئێستا پەخشتان کردووە بەڕاستی حەزەکەم ئەمە دەستپێکێک نەبێ هەر قسەکردن نەبێ هەر بڵین ئەووا چوو ئەووا ڕێی ئێمە لە حەڤەی شواتە کۆمەڵێ شەهید درا یعنی بەڕاستی جێگای ئەسەفە بۆ هەموو بنەماڵەکان بۆ هەموو کوردێک بەڵام ئەمڕۆ لە ماوەی 48 کاتژمێرە 14 کەس شەهید بووە 14 کەس لە ناو چووە کێ بەرپرسە حکوومەتێک کە کەس نییە لی پرسێ حکوومەتێک کە کەس نییە هەچ کەس هێڵەسێ بازرگانی سیارەوە تەنەگەی ڕۆنەهێنێ و 4 پای لەژێرا و ئەیفرۆشێ هیچ بربەستێکی تیان نییە هیچ هۆکێکی تیان نییە بۆ سەلامەتی گیانی ئینسان ئەمجا بە تەئکید من چەند جار ڕێم کە تۆ ڕێگای دەرە بۆ خۆم تەکسیم پێوە چوون بۆ چەمچەماڵ چوون بۆ دوکان چوون بۆ هەڵەبجە 2 کیلۆمەتر لێو دوورە کاکەی بیکاشۆ لە دوورە ڕەماشی بۆ لیاوە ئەزانێ تۆ عەرەبانە و پێ و ئەو تیارەی پێ یعنی بە حەقەت هیچ کەسێ بەرپرس نییە لە وڵاتەیە هەر کەس ئەڵەی گیرفانی خۆم پڕ بێ و باقی بڕوە بەقەنەعەتی من لەسەر کۆمەڵێ شت بەڵام ئەبێ ئەم جارە مزارەکە دێ بۆ لاوبردنی سیارە بەڵێ وەستە گیان ببرە کاتمان بەرەو کۆتاییەوە گەلێک سپاس بۆ سەرنجەکانت عوسمان لە زاخۆ داوی پەیوەندیە کاک عوسمان کەرەمکە ئەردەمێتە باش برا باشتر بووتە گەلێک سپاس باشی برا عزیز زۆر سپاس فەرموو والله ما بجا قليانا سريبا بريات وشوي تايبات الدهوكي براسي بله چیکی چیز سیستم اکادمی دوام و نینه یعنی ریوبری ریوبری هاتو چوی دیش پلیسی محلی بنکن ریوبری هاتو چوی اما دو هر تشتک هر شولک يتكن ارکانک يتكن مقایضات دا یعنی تو برای خواب دا سيارات ناوي كومبانيا كي دولمند بيتن غرامة الفرنينة سيارة لورية كي بناوي كي بيت غرامة يالسر
هر سيارات سكنية المعرض بيبقى في حكومات شريكة هر معرض بله كاك دخول دهوكي تبالي خد هر بله سيارات كاك مليون يعني غرامة السعر كاك اسمان سرنجا تاگیش ننطر بلا بفلوشت سرنجا تاگیش گلی سپاس کا شیرزاد لا هریرا و ابزانم بوچینه کی تازه یا اگر بکورتی کا شیرزاد فرمو بله الو بله او کاتو باش قربان همو کاته کت باش عفو بەڕێزی جەناتان دەستخۆشتان لێ یەکەم بۆ ئەو بەرنامە سپاس بەڵام یەک کێشەمان هەیە لە حکوومەت دوای لە هەوڵاتی سوچەکەی جادەی هەریکە داخڵ ناو هەری دەبی بزانە چلۆکتەیەکی تێدایە و خەڵکی ناشارەزاشێت حادسەی گەورە ڕوەدا بەڵێ خەڵکەکەش زۆر سەریحا داوا لە شۆفێرەکانەکە مەگەر تۆزێک خێرایەکەیان کەم بکەنەوە بەڵێ کاک شێرزاد ئەوەی ئەو شوێنی بتحدید لە هەریرەوە تۆوەتی تیوادارین شوێنە پەیوەنددارەکان لە ناوچەکەیە جێ لە سەرنجەکانی تو بێکۆ پێویستە گرنگی بەو شوێنە بدەن و چاک بکرێتەوە بەڵێ تەماشاوان نێجا بەوەیەکێکی ئەم گەشتنە داویە تەوەری ڕوویە بەرنامەوە بەرنامەیەکی خەلێکی و گەل هیڤیان ساخ و سەلاماتکێ بووە و هەموو لایەکێ هیویدارن هەمی خۆشڤان ڕۆدانە پارێزن هەموو یەشەوەجێک دوور بن ژڤان ڕۆدانە و تەمەنێکی گەلێک درێژ ببەنە سەر گەلێک سوپاژی کوایان تەماشاوانێن مەبوون هەر شاد و بەختەوەر بن